باش بینەران و بیسەرانی کوردستان 24 دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 دەست پێ بکەن چونکە ئێمە وەکو بەڵێنمان نابوو هەموو ڕۆژێک کاتژمێر هەوت یەینەوە میوانی ماڵەکانتان بۆ هێوی ئەوە ئێستا هەمووتان لە ماڵەوەن بینەری کوردستان 24 بن لە بەروی بەڵگە و بابەتی زۆر سەرنجڕاکێش و هەواڵی ناوخۆیی و جیهانیمان بۆ ئامادە کردوون. هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانە یاخود ئەو زانیاریانەی کە پەیوەندی بە دۆخی ئێستا و ئەو قەیرانەوە هەیە کە لەسەر کۆڕۆنا دروست بۆ پێویستەکە ئێمە خۆمانی لێپارێزین. لە ڕێی پرۆگرامی ڕۆژ باشەوە زانیاریەکانتان زیاتر بکەن و بینەری پرۆگرامەکە بن تا کۆتایی چونکە بەرگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون جگە لەوەش ئێمە ئەمڕۆ هەوڵێن کە دەست بخەینە سەر پرسێکی زۆر گرنگ کە ئەویش پەیوەندی بە هەموو توێژێکی گەورەی کۆمەلگاوە هەیە ئەویشکە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان زانکۆکارن کە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەی چڕوپڕی کردووە لەسەرەوەی کە پرۆسەی خوێندنی ئەم ساڵی زانکۆکان بە چ ئاستێکدا بڕۆ یاخود بە چ شێوازێک بەردەوام بێت و بتوانن بەردەوامی پێبن ئەو ماوە کەمەی کە ماوە دانە بڕێن خوێندکاران لێ و خوێندنی ئەم ساڵیان بەفیڕۆ نەچێت. سلااو سۆڤان سلااو لە تۆ هاژە و سلااو لە بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم وەک هەمیشە کە دەیڵم لە هەر شوێنێکن شاد و تەندروست و حاڵی دڵەکانتان باش بێت. بەڵێ ئەمڕۆ باز لەوە دەکەین ئەو بڕیارەی کە دەدرێت ئەگەر تاوەکو 2-5 دەرگای خوێندن وڵا نەکرێتەوە ئەوە ناچار دەبن کە لە ڕێگەی ئۆنلاینەوە و بەو شێوەیە کە پاکێجی ئینتەرنێت بۆ زانکۆکان دەستەبەر بخرێت خوێندن بەردەوام بێت. ئەمە ئەو بابەتە گرنگە دەبێت کە باسی لەوە ئەکەین و جگە لەوەش ئەو هەواڵە گەرمانەی کە ئەمڕۆ هەموو خەڵکی عێراق پێوەی بەدڵنیایەوە سەرقاڵە بێ ئێمەش بەم با بڵین لە ڕۆژباشی کوردستان 24 و بەم بەیانە ئێمە تازەترینی ئەو هەواڵانتان پێ ئەگەینین ئەویش ئەوەیە کە لە دوای ئەوەی کە ئەمڕۆ پێشنیوەڕۆی ئەمڕۆ عەدنان زروفی وتارێکی ئەبێت بۆ دەستلاکار کێشانەوە و پێدەچێت دوای ئەوە تا کۆتایی ئەم شەو ڕاگەیاندنی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق لەلایەن مستەفا کازمیەوە ڕابگەێنرێت کە کورتەیەک لە ژیانی مستەفا کازمی وەکو ویکیپیدیایەکتان بۆ ئەخەمەڕوو کە بەکالۆرێسی هەیە لە یاسا و سەرۆکی گرنگترین دەستگای عێراقی بووە کە دەستگای هەواڵگری عێراقیە و هەروەها کاری کردووە لە ئاژانس یاخود لە سایتی مۆنتیرۆ ئەمریکی و جگە لەوەش یەکێکە لەوانەی کە توانیوێتی تا ئەم کاتە کە ئێستا حکوومەتی پێڕا ئەسپێرێت توانیوێتی ڕەزامەندی لایەنی سوننا و هەروەها کورد بەدەست بهێنێت کە ئەمە عەدنان زروفی تیا سەرکەوتو نەبوو نەیتوانی ڕەزامەندی سوننەکان و کورد بەدەست بهێنێت بۆیە پێکێنانی حکوومەت دەستپێردرێت بە مستەفا کازمی کە ئەمڕۆ لەوەچێت تا کۆتایی ئەمڕۆ ئەو بڕیارە دەربچێت ئەمانە ئەو بابەتانن کە ئەمڕۆ ئێمە باسی لێوە ئەکەین و جگە لەوەش ئەوە لە یادمەکەن کە چەند گەڕەکێکی شاری هەولێر لە کەرەنتینەدان بە پابند بین بە هەموو ئەو ڕێنمایانە بۆ ئەوەی کە بە زووترین کات بە دانشی خۆمان بتوانین لە ڤایرۆسی کۆرۆنا نەجاتمان بێت و لێمان دوورکەوێتەوە. بەڵێ سەرەتا کورتێک لە هەواڵەکان سۆڤان. سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشوازی لە کاندیدکردنی مستەفا کازمی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دەکات. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەاند عێراق بە دۆخێکی دژواردا تێدەپەڕێت و دەبێت لایەنەکان ناکۆکیان وەلاوە بنێن و هەرچی زووترە لەسەر میکانیزمێک بۆ پێکێنانی حکوومەتی فێدراڵی بە پێی دەستور و لەسەر بنەمایی سازانێکی ڕاستەقینە ڕێککەون. نێچیروان بارزانی دەڵێت لە ڕوانگەی باوەڕی بە سەقامگیری سیاسی و ئەمنی عێراق پێشوازی لە کاندیدکردنی مستەفا کازمی دەکەن بۆ پۆستی سەرۆکوەزیران و داواش لە هەموو لایەنەکان دەکەین پشتیوانی بکەن. مەسرور بارزانی ڕای دەگەێنێت ئامانج لە چاکسازی بەدیهێنانی دادپەروەریە
مسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەرپەرشتی یەکەمین کۆبوونەوەی لیژنەی باڵای جێبەجێکردنی یاسای چاکسازی کرد. لە کۆبوونەوەکەدا مسرور بارزانی ڕایگەاند ئامانج لە جێبەجێکردنی یاسای چاکسازی بەدیهێنانی دادپەروەری و شایستەبوونە و دەبێت چاکسازی هەموو سێکتەرەکان بگرێتەوە. ئاماژەی بەوەش کردووە چاکسازی بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. و هەواڵێکی کۆرۆنا هێشتا 80 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنابوونە و 4 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردوتەوە لە 24 کات ژمێردا 80 کەسی دیکە تووشی کۆرۆنابوونە و ژمارەی توشبوانی ئەو ڤایرۆسا گەیشتا 1202 کەس. ئاماژەی بەوەش کرد 4 توشبووی دیکە لە کۆرۆنا گیانیان لەدەستاوە و تا ئێستاش 69 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وەزارەتی تەندروستی عێراق بۆ چاکبوونەوەی 79 توشبووی کۆرۆناشی لە 24 کاتژمێری ڕابردوو ڕاگەیاندووە. سوندەکان پشتیوانی لە کاندیدکردنی مستەفا کازمی بۆ پۆستی سەرۆکوەزیران دەکەن. فراکسیۆنی هاوپەیمانەتی هێزەکانی عێراق بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ڕاگەندراوێکدا پشتیوانی بۆ ڕاستپاردنی مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەت ڕاگەیاند. لە ڕاگەندراوەکەدا هاوپەیمانەتی هێزەکانی عێراق ئاماژە بەوە دەکات ئەوان پشتیوانی لە هەڵوێستی ئەو لایەنە سیاسیانە دەکەن کە داوای ڕاستپاردنی مستەفا کازمی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دەکەن. جەختیش دەکاتەوە زۆرینەی لایەنەکان پشتیوانی کازمی دەکەن. 87 کەسی دیکە لە تورکیا بە کۆرۆنا گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی تورکیا ڕایگەاند لە 24 کاتژمێردا 4170 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و ژمارەی توشبوانی کۆرۆنا لەو وڵاتە گەیشتا 38226 کەس. ئاماژەی بەوەش کرد تەنیا لە 24 کاتژمێردا 87 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە تا ئێستا 812 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وەزارەتی تەندروستی تورکیا ڕایشیگەاند 1846 توشبووی کۆرۆنا بە تەواوی چاک بوونەوەتەوە و نەخۆشخانەیان جێهێشتووە. بێرنی ساندەرس لە خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا کشایەوە. بێرنی ساندەرز لە پارتی دیموکراتەکان لە خۆکاندیدکردن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کشایەوە. لە پەیامێکدا ساندەرز ڕایگەاند ئەگەری سەرکەوتنم لە هەڵبژاردنەکە کەمە بۆیە ڕێگە بە جۆ بایدن خۆش دەکەم بۆ ئەوەی بەسەر ڕکابەری سەرۆکی دۆناڵد ترامپدا سەر بکەوێت. و ئاماژەی بەوەش کردووە ئەگەر بمزانی وایە ئەگەرێک بۆ سەرکەوتنم هەیە بە دڵنیاییەوە بەردەوام دەبوو. کۆتاییمان بە کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باشەوە. شانزە توشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاکبوونەتەوە. بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاند دوای ئەنجامدانی چەندین پشکنینی یەک لە دوایەکی دەرەنجامی پشکنینی 6 توشبووی کۆرۆنا نێگەتیڤ بووە و باری تەندروستیان جێگیرە. ئاماژەی بەوەش کرد ئەو 6 توشبووی کە چاکبوونەتەوە ڕەوانەی ماڵەوە ئەکرێنەوە. هاوکات بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی چاکبوونەوەی 6 توشبووی کۆرۆنای ڕاگەیاند و تا ئێستاش 94 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی چاکبوونەتەوە. لەلایەکی دیکەوە بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان ڕایگەیاند 3 توشبووی دیکەی کۆرۆنا چاکبوونەتەوە و ئێستا تەنیا 11 توشبوو لە نەخۆشخانە ماون و چارەسەر وەرەگرن. کە هەروەها یەکەمین حاڵەتی چاکبوونەوەی توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە تۆمارکراوە و ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە. زۆربەی ئەوانەی کە دووشی کۆرۆنا بوون بە خۆشحالیەوە چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. بەڵام لەگەڵەوەشدا ڕێژەی توشبوون هەر هەیە بە هۆی کە ئێستا هەر چەند گەڕێکێکی شاری هەولێریش کەرەنتین کراوە تا ئەو ڕێژەیە زیاتر نەبێت و
حکوومەتی هەرێمیش بەردەوامە لە گرتنەبەری ڕێکاری زۆر تند بۆ ئەوەی کە هاوڵاتیان بپارێزێ لە توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی شایەتی بۆ ئەوە دەدات کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێکارەکانی بەتوندی گرتووە هەروەکو وائل حەتاحیت بەڕێوەبەری تیمی فریاکەوتنی ڕێکخراوی تەندروستی جیهانی تایبەت بە کوردستان 24 ڕایگەاندووە ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاژە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و سەرکەوتوو بووە و دۆخەکە لەژێر کۆنتترۆلدایە ئەگەر خەڵکەکە پابند ببێت بەڵام چەند ڕۆژی داهاتوش گرنگە بۆ ئەوەی کە بزانی ژماری توشبووان لە هەرێمی کوردستان بووە کۆرۆنا زیاد دەکات یان کەم دەکات و دەشڵێت کە هاوکاریەکانمان بۆ وەزارەتی تەندروستی بەردەوامە بێت و بەردەوام ڕاهێنان بە پزیشکەکان دەکەن. ئەوەی کە حکوومەت کردوویەتی لە هەرێمی کوردستان شتێکی زۆر سەرکەوتوو بووە لە ڕوویەوەی کە خەڵکی کەرەنتینە کردووە ئەوانەیە کە لە دەرەوە هاتوونەوە کەرەنتینەی کردوون و هەوڵی داوە بە دوای کەیسەکاندا بچێت و هەموو نەخۆشەکانی وەرگرتووە و بە دوای ئەوانە تا کەوتووە کە پەیوەندیان هەبڵ توژوەکان هەبووە بۆیە گرنگە و جێ دڵخۆشیە کە دۆخەکە لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام ئەبێ زۆر تونتر بین زۆر وریاتر بین لە چەند ڕۆژی داهاتوو ئەو چەند ڕۆژی داهاتوو بڕیار ئەدات کە ئایا کێروی نەخۆشیەکە بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوەیە ئێمە زۆر شانازی بەو پەیوەندیەوە دەکەین کە هەمانە لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم دۆخە سەختەدا کە کۆڤید 19 بڵاو بۆتەوە کیتی پشکنینمان کڕیوە و ماسکمان کڕیوە و کەلوپەلی پاراستنمان کڕیوە کە خەڵکی زۆر پێویستی پێەیە و ڕاهێنانمە بە ستافە پزیشکیەکان کردووە و 300 ستافی تەندروستی ڕاهێنانیان پێکراوە بۆی کە بزانن چۆن ڕوبەڕووی دۆخەکە ببنەوە و ئێمە هەندێک کیتی پشکنینی کۆڤید 19مان هەیە کە دەیانێرین دەیاندەینە وەزارەتی تەندروستی دووبارەی دەکەمەوە ئێمە لە داهاتوودا هەنگاوی زیاترمان دەبێ هاوکاری زیاترمان دەبێ لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ پێدانی کەلوپەلی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید 19 هەروەها ئەمبولانس بە هەمان شێوە دابین دەکەین. بەڵێ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 9 چواری 1996 پارتی و یەکێتی و حەوت لایەنی دیکەی کوردستان ڕێکەوتنی کۆتایی هێنان بە ناکۆکیەکانیان واژۆ کرد. و ئەمڕۆ ڕۆژێکی دیکەیە لەو ڕۆژانەی کە لە یاد ناکرێت کە لە 9 چواری 2023 ڕژێمی بەحسی عێراق لە دەسەڵات کەوت و پەیکەری سەدام حوسێن لە گۆڕەپانی بەغدا شکێنرا و هێنرایە خوارەوە واتە ئەمڕۆ 17 ساڵ بەسەر ئازادکردنی عێراق لە بندستی ڕژێمی بەعەس تۆمار دەکرێت تێدەپەڕێت. بەڵێ ڕۆژی 9 چواری 2006 هاوپەیمانی کوردستانی کاندیدکردنی ئیبراهیم جعفەری بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق ڕەتکردەوە. و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە 9 چواری ساڵی 1990 عەلائالدین نەقشبەندی کە ناسراوە بە بێوەی شاعری کورد لەم ڕۆژەیە کۆچی دوایی کردووە. 9 چواری 1928 حکوومەتی تورکیا بە یاسا دینی لە دەوڵەت جیا کردەوە و حکوومەتی ئەلمانی ڕاگەیاند. و ئەمڕۆ ئەو ڕۆژەیەکە یەکەمین گەشتی ئەزمموی فڕۆکەی بیۆنگ کە لە 9 چواری 1960 بیۆنگ 1930 ئەزمموی ئەنجامدا و ئەزمموی فڕینی خۆی ئەنجامدا. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیانداوێکدا ئاماژەی بەوە کرد زانکۆکان لە ئامادەکاریەکان بەردەوامە بن بۆ ئەوەی ئەگەر تا 2/5/2020 پرۆسەی خوێندن دەست پێ نەکاتەوە ئەوە خوێندنی ئۆنلاین بە شێوەی باڵپشتیکاری دەست پێ دەکات. کە بۆ ئەم مەبەستەش داوا دەکەن پاکێجی تایبەت بە ئینتەرنێت بۆ زانکۆکان دەستەبەر بخرێت و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا چەند بڕیارێکی دیکەی دەرکردووە. ئێمەش بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەو بابەتە و وردەکاریەکانی و زیاتر بزانین بڕیارەکان بە چ شێوەیەک دەبێت میوانداری دکتۆر کاوە شێروانی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرمان کردووە کە ڕاستەوخۆ لە ناو ستۆدیۆی ڕۆژباشی کوردستان 24 لەگەڵمان دەبێت و پرسیارەکانی ئاڕاستە دەکەین.
سڵاو دکتۆر بفەرموویتەوە. بەیانی باش دکتۆر ڕۆژ باش بەخێر هاتی. زۆر سپاس بەخێر هاتی بۆ ستۆدیۆی ڕۆژ باش. زۆر سپاس. دکتۆر دوێنێ تا کاتژمێر تقریبان 4 کاتژمێر ئێوەمانەوە لە کۆبوونەوە. جاناوە 5 کاتژمێر کاتە زیاتریش بووە ماندوو نەبن پێمان بڵێ ئایا ئەو پێشنیاز و میکانیزمانە چی بوون لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەیەکە تانوێ بیخەنە ڕوو بۆ ڕێگە چارەی خوێندنی ئەمساڵ. بەڵێ دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پاش تاو توێکردنی هەموو ئەگەر و بژاردەکان بە حسابکردن بۆ راپۆرتە پزیشکیەکان و تەندروستیەکان کە ئایا دەکرێت لە ماوەیەکی کەمدا ئەو وەزع باشتر ببێ گەیشتینە ئەو قەنەعەتەی کە ئەگەر هەتا 2.5 عوتڵەیە تەبعەنیەکی ئایارە هەتا 2.5 ئەگەر بارودۆخەکە باشتر نەبێ ناعیلازین دەست بە خوێندنی ئەلکترۆنی پاڵپشتیکار بکەیت. لێرەوە دەمەوێت شتێک ڕاز بکەمەوە کە زۆر زار دەرێن خوێندنی ئۆنلاین ئەوە خوێندنی ئۆنلاین نیە خوێندنی ئەلکترۆنی ئێمە ناومان لێناوە پاڵپشتیکار چکە جیاوازی لە نێوان ئەلکترۆنی و ئۆنلاین هەیە. ئۆنلاین ئەوەیە کە ڕاستە و خۆ هەم قوتابی و هەم مامۆستا یەکتر دەبین و قسە دەکەن بەڵام ئەلکترۆنی نا دەکرێت مامۆستا دەرسەکەی تەزیل بکە بە شێوازێک لە شێوازەکان بە بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیکردن بۆ قوتابیان بنێری. کاتە بەو شێوازە بەیان هەندێکیان بە ئۆنلاینی ژەبێ مامۆستاکە ڕاستەوخۆ قسە ئێمە ناومان لێنایە خوێندنی ئەلکترۆنی پاڵپشتیکار بەڵام ئەگەر قوتابیەکان هەموو ئامرازەکانی پەیوەندیکردنیان هەبێ و ئەگەر مامۆستا بتوانێت قوتابیش بتوانێت ئەگەر بە ئۆنلاینیش بێ بەشێک لە دەرسەکان ئەتیادێ. بێگومان بۆیە 5 کاتژمێر ماونەتەوە لە ناو کۆبوونەوە چونکە ئەمە کارێکە پێشتر ئەزمونمانتیانە بۆ وەکو کوردستان کە خوێندن لە ڕێگەی پاڵپشتیکارەوە ببێت لە ڕێگەی پاڵپشتیکارەوە بەڵام ئەگەر هاتوو خوێندن پرۆسەکە نەتوانرا درێژەی پێ بدرێت نەکرات دەستی پێ بکەنەوە و ئەم ماوەیە زیاتری بەسەراچوو مەترسی چی ئەبێت بۆ سەر خوێندن؟ مەترسی ئێمە هەموو هەوڵەکانمان ئەوەیە کە ئەم ساڵی خوێندن لە دەست قوتابیان نەچی چکە بەڕاستی سەتا هەفتای خوێندنیان تەواو کردووە لە هەندێک لە بەشەکان سەتا هەشتا و سەتا نەوەتیشیان تەواو کردووە لەبەرەوەی بخۆتان دەزان تا نیوەی ساڵ دەوام بووە پاش نیوەی ساڵش تا یەکی سێ دەوام هەبووە مقارنەتەن بە وڵاتانی دەوروبەرمان و بە بەغداش خوێندن لە کوردستانم ساڵ باش بەڕێوەچوو خۆتان نەزان لە بەغدا لە کۆرسی یەکەمیش لە سیمستەری یەکەمیش بایکۆت و خۆپیشاندان وانە بوو لەوێ دەرس نەخوێنرا ئێمە ئەو کێشانەمان نەبوو تا یەکی سێ هیچ کێشەمان نەبوو کەواتە سەتا هەفتای خوێندنمان تەواو کردووە دەمینێ سەتاسیەکە ئەم سەتاسیەش ئایا لە بەرمانەوەی سەتاسی و لێ بگەڕی ساڵێکی قوتابیان و خوێندکاران بە فیرۆ بڕوە ماندیبوونی سەتا هەفتیان بە فیرۆ بڕوە یان بە شێوەیەک لە شێوەکان بۆیان تعویزکەینەوە ئەم ساڵ بەڵاتە دکتۆر بە دروستی چ پێشنیازێک خراە ڕوو دوێنێ لە کۆبوونەوەکەتانە و زۆرترین پێشنیاز کە کردان لە کۆبوونەوەکە گفتوگۆتان لەسەر کرد چی بوو؟ ئێمە گفتوگۆمان لەسەر هەموو کێشەکان کرد گفتوگۆمانەوە کرد کە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین لە کوردستاندا شتێکی نوێیە کێشە بەربەسمان زۆر دێتە پێش کێشەکان چییە بەوەی چارەسەریان بکەین زۆربەی زۆری زانکۆکان سەرۆکی زانکۆکان راپۆرتی خۆیان هێنا بوو کە ئێمە بەڕاستی لە 15 سێوە دەستمان بە خۆئامادەکاری کردبوو چکە خوێندنەوە و ڤیژنمان ئەوە بوو کە ئەم وەزەعات درێژە دەکێشێ لەبەر ئەوە ئێمە خۆئامادەکردمان هەبوو هەر سەرۆک زانکۆی راپۆرتی خۆی هێنا بوو کە بربەستەکان چیە چەند ئامادەیە زۆربەی هەرە زۆری زانکۆکان 180 تا 190 ئامادەن و بربەستەکان مناقەشەکرا گرنگترین و گەورەترین بربەستمان ئەوەیە بەڕاستی لەلایەنی زانکۆکانەوە کێشەمان نییە حازرین خۆمان ئامادەکردیە بەڵام لەلایەنی قوتابیانەوە بەشێک لە قوتابیان لەوەیە ئامرازەکانی پەیوەندیکردنیان بە پێی پێویست نەبێ یان هێلی ئەنتەرنێتیان نەبێ یان لە گوندە دووردەستەکان بن ئەمە ئەو شتانەمان هەموو دیتیە هەمووی دەبینیت بەرچاومان ڕوونا و هەوڵ دەدەین کێشەکانی قوتابیانیش بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکەین ئەم بەرپرسیارەتە تەنها بەرپرسیارەتی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان و مامۆستایان نییە بەڵکو بەرپرسیارەتی هەموو کۆمەڵگایە کۆمپانیاکانی پەیوەندیکردن وەزارەتی گواستنەوە ئەوانە هەموو دەبی بێنە سەرخەت بۆ یارمەتیدانی
قوتابیان بۆ ئەوەی ئەو ماوە کەمەی کەماوە لە خوێندن بە شێوەی ئەلکترۆنی پاڵپشتیکار تەواوی بکەین و هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە ساڵێکی تەمەنی قوتابیانمان بە فیڕۆناڕۆ. وەزارەت ئاماژە بۆ دەکاتەگەر تا 2-5 خوێندن بەردەوام نەبێت ئەو بە شێوەی ئەو پاڵپشتیکارە بەردەوامە بن. پێتان وایە ئەو بڕیارە جێبەجێ بکەن؟ ئەمە دەڵێن بەشکم ئێستا بۆ نمونە لە هەندێک لە شارەکانی کوردستان وەزەحکە باشترا لە هەولێری شەگەر باش. مەبەستمەوەیە پێشبینی دەکەن بگەنە ئەو بڕیارە بەرچاوڕوونیەکێکە ئایا ئەگەن؟ ئێمە جەنابی وەزیر باسیەوەی کرد کە لە ئەنجومەنی وەزیران راپۆرتی وەزارەتی تەندروستیان خوێندۆتەوە و گەیشتین ئەو قەناعەتەی کە بەم زوانە ناکرێت بۆ بارودۆخەکە ئاسایی بێتەوە. وە من بە ڕێی خۆم ئەگەر بارودۆخیش ئاسایی بێتەوە دەوامی دائیرەکان و زانکۆش ببێتەوە ناکرێت ئەمە 40-50 قوتابی لە شعبە یەکدانی تا 3-4 مانچ تریش من پێم وایە. لەبەرەوەی ئەگەر بین تەماشای تەجروبەی سین بکەین لە شاری ئۆهان کە کۆڕۆنا لەوێ سەری هەڵدا ئێستا وەزە ئاسایی بوویتەوە مانگێکیش دەوی هیچ کەیسێک لەوێ تۆمار نەکرا بەڵام تا ئێستا زانکۆیان نەکردوتەوە بۆی کە قوتابی لە شعبە بێ 30-40 قوتابی لە یەک شعبە بێت. باشە دکتۆر تۆ باسی واکەی کە ناکرێت ئەو ڕێژە زۆرە و بەو شێوەیە ئەمە کێشەکەیە بەڵام بێگومان کێشەی تەکنەلۆژیەکەش بە هەمان شێوەیە. پێتان وایە ژێرخانی مرۆیی و تەکنەلۆژی هەرێمی کوردستان بۆ خوێندنی ئەوەی کە خۆتان نەڵێن ئەلکترۆنی پاڵپشتیکار گونجاوە یاخود ئەبێت؟ ئێمە ناڵێن هەموو پێداویستەکانمان دابین کردووە و ئێمە ئامادەین بەڵام دڵێن تا ڕادەیەکی باش ئامادەین. بەڵام ئێمە چەند بژاردەیەکمان لە پێشە یان دەبێ چاوەڕێکەین کە تا بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە کە ئەوەش باسم کرد راپۆرتە تەندروستیەکان و تەجروبەکانی وڵاتانی دنیا پێمان دەڵێ کە ئێمە ناتوانین 3-4 مانچ تریش قوتابیان لە پۆلەکان بکەینەوە. ئەوە یەک. بژاردەی دووەممانەوەیە خوێندن تازیلکەین بۆ ساڵی ئایندا ئەوەش غەدرێکی گەورەیە لە قوتابیان بکەین کە 70 خوێندە بێ بۆ 130 تازیل بکەین بۆ ساڵش کەواتە هیچ بژاردەیەکی ترمان لە پێشنیا ئامادە بین ئامادە نەبین 170 ئامادە بین 180 ئامادە بین ئەگەر تا 2-5 بارودۆخەکە ئاسایی نەبەوە دەبێت دەست پێ. کاتەوە پێشنیازەکەتان ئاراستەی ئەنجومەن کردووە ئەگەر بە دڵنیاییەوە ڕێک نەکەوت ئەتوانن ڕۆژێک دیاری بکەن بە دیاریکراوی کە کەی دەوام دەست پێکاتەوە؟ ئەمە ڕۆژەکەمان دیاری کردووە 2-5 داوام ناخوێندنی ئەلکترۆنی پاڵپشتیکار لە 2-5 دەست پێ دەکەیت تا 2-5 چاوەڕێ دەکەین. یەک لە بۆ چاوەڕێ دەکەین بەشکم بارودۆخەکە باشتر بێت. دوو لە بۆ چاوەڕێ دەکەین زانکۆیەکان ئەو کەم و کوڕیانەی کە هەیەە لە پێداویستیا ئەلکترۆنیەکان و ئۆنلاین و پێداویستەکانی هۆکارەکانی پەیوەندیکردن ئامادە بکەن. طبعاً هەر قوتابینا مامۆستاش پێویستی بە ترێنینگ و بە ڕاهێنان هەیە لەبەرەوەی بۆ بەشێک لە مامۆستایەکانیش ئەم زۆرە خوێندنە نوێیە لەبەرەوە ئەو 3 هەفتەیە کە دەمینێت 20 ڕۆژ دەمینێت لە پێیانیەوە ئەو 20 ڕۆژە دەکرێت زانکۆکانی زیاتر خۆیان ئامادە بکەن و پێداویستەکانیان دابین. کاتە هیچ پرۆسەیەکتان هەیە لەم ماوەی 20 ڕۆژە ڕاهێنان بە مامۆستاکان بکەن؟ بەڵێ هەر زانکۆیە کە دوێنێ کۆبوونەوە بۆ ئێستا کۆبوونەوەی خۆی دەکەم. من ئەمڕۆ سعات 11 کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرمان هەیە. بابەتی سەرەکیمان ئەوەیە چۆن خۆمان ئامادە بکەین چۆن کۆرسی ئۆنلاین بۆ مامۆستایەکان حاضر بکەین بۆەوەی زارێ مامۆستایەکانمان فێر بن ئەگەر مامۆستایەکانمان فێر بن بە بەکارهێنانی ئەو پێگە و پلاتفۆرمە ئەلکترۆنیانە ئەو کاتە دەتوانن ئەوان قوتابیەکانیش فێر بکەن. باشە دکتۆر حکوومەت وەزارەتی سەرپشت کردو بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماوەیە خوێندن. وەزارەتیش ئەکرێ زانکۆکان سەرپشت کا بووی کە ئەو کاتەی کە هەیە یاخود ئەوەی کە لە دەست چووە قەرەبووکەنەوە خۆمان زین کە هەندێک شوێن دوورە دەستدا یاخود دەرەوەی شارە یان لە شارێک و بۆ شارێکی کەش جیاواز هەیە. بەڵێ لە هەندێک شتی گشتی هەموو زانکۆکان دەبێت بە یەک شێوە بێ لە کاتی دەست پێکردن لە بڕیاردان لە شێوازی ئەلکترۆنی پاڵپشتیکان لەوانە هەمووی پێکەوە دەبین. بەڵام لە هەندێک زانکۆکان سربەخۆیی خۆیان هەیە. بۆ نمونە دوێنێ بڕیارماندا کە زانکۆکان پێگە و پلاتفۆرمێکی ئەلکترۆنیان پێ باشە دەتوانن ئەوە بەکاربێنن. ناکرێت هەموو زانکۆکان یەک پلاتفۆرم بەکاربێنن لەبەرەوەی بە خۆتان دەزانن ئێستا لە دنیادا هەزاران پلاتفۆرمی ئەلکترۆنی و ئۆنلاین هەیە کە دەکرێت بەکاربینی. زانکۆکان سەرپشت کراون دراسی خۆیان بکەن بە پێی بارودۆخی خۆیان
چیان پێ باشە ئەوە بەکاربێنێ هەندێ توانای لە هەندێک زانکۆش لە هەندێک زانکۆ باشترە هەموو زانکۆیەکان لە یەک ئاسنین زانکۆ هەیە لە ڕووی ئەلکترۆنی و ژێرخانی ئەلکترۆنیەوە لە زانکۆیشتر باشترە لەبەرەوە بە پێی پێویستی بە پێی ئامادەی زانکۆکە زانکۆکان سەرپشکن لەوەی بڕیار بدەن چ جۆرە خوێندنێکی ئەلکترۆنی چ جۆرە پێگە و پلتفۆرمێک بەکاردێنن ناکرێت وەکو وڵاتانی دیکە وەرزی خوێندن بگۆڕێت لەم حاڵەتەیە واتە لە ئەیلولەوە کە کۆتایی پێ هات و لە ئۆکتۆبەر دەستی پێکرد ببێ بە پێچوانە بگۆڕێت کێشەی ئێمە ئەوەیە کە کەشوهاش دەوری هەیە لە دانانی سمستەر و لە دانانی وەرزەکانی خوێندن کاتێک تۆ دێی دوو مانجی هاوین بە تایبەتی وە زانکۆکان مانجی 7 لەیە هەمومان دەزانین مانجی 7 ناکرێت خوێندن بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئێمە کە زۆر گەرمە لەوانەیە کارەبای پێویستمان نەبێ بە شەناخۆیەکان پێویستیان بە فێنکەرەوەیەکی زۆر دەبێت پۆلەکان پێویستیان دەبێت زەوی ناو زانکۆ تەعاان زەوەکەش دەبێت زەوێکی خۆش بێ قوتابی بەس بەوە نایلا لە پۆلەکانی خوێندن بێ و دانیشێ بخوێنن دەبێت حەدیقەیەکیش هەبێ و دەبێت شوێنێکی فێن شەبێ بچی لەی دابنیشێ لەبەرەوە گۆڕینی وەرز هەندێ لەدەست ئێمەنیە هەندێک زار کەشوهەواش ناچارمان دەکە کە وەرزەکان بەو شێوەیە کاتە ئەو گرفتەی کە بۆ گۆڕینی وەرزەکەیە تەنها لە کەشوهەوایە ئەگەر ناچار بکرێت خۆ زۆر باشترێکە لەوەی ناچار بکرێن دەتوانین مانجی 7 داوام بکەیت بەڵام وەکو باسمان کرد ئێستا ئێمە پێی راپۆرتە پزیشکیەکان من پێم وایە ناتوانین سێ مانجی تریش قوتابیان بێنینەوە ناو پۆلەکانی خوێندن باشە ئێمە سێ مانجی تر چاوەڕێمان کرد ئەدی ئەگەر ئەو کاتەش گونجاو نەبوو یان راپۆرتە تەندروستەکان دیسان گوتیان بارودۆخەکە لە بار نییە ئەو کاتە چارەنووسی قوتابیانمان دەفەوتێ باشە دکتۆر لە هەبوونی ئەم ئەگەرانەیە ئایا ئامادەکاریە کرێ یاخود زانکۆ پێویستی بۆ نیە ئامادەکاری بکە بۆ دەستپێکردنەوەی خوێندن وەکو باسم کرد ئەم بارودۆخە کە بارودۆخێکی ناخۆشە و بەڕاستی بەسەرماندا سەپاوە و بەدەستی کەس نییە بە چاکردن و لە دەست نەدانی پرۆسەی خوێندن مەسئولێتی هەمومانە بە دەرەجەیەک زانکۆکان ئینجا مامۆستایان و قوتابیان ئینجا ئەنجومەنی وەزیران ئینجا کۆمپانیاکانی کەرتی تایبەت ئەمە پێداویستیمان زۆرە کەم و کوڕیمان هەیە بربەست هەیە بەڵام ئەگەر هەمومان هاوکاری یەکتر بین هەم سەرۆکایەتی زانکۆ مامۆستا قوتابی ئەنجومەنی وەزیران وەزارەت کۆمپانیاکان ئەگەر هەمومان هاوکاری یەک بین دەتوانین ئەم وەزعشتێ بپەڕێنن و پێداویستیەکانیش بەلایەنی کەمەوە دابین بکەین بەڵێ ئەی چارەنووسی توێژینەوەی خوێندنی قوتابیان دوا قۆناغەکان ئەوە چی بەسەر دێت بەحثەکانیان بەحسەکانی وەکو باسم کرد 170 خوێندراوە و پرۆژەکانیشیانەوە پێی دەگوترێت پرۆژەی دەرچوونەوەی جەنابەت باسی دەکەی پرۆژەی دەرچوون کاری لەسەر کراوە دەکرێت ئەو قوتابیانە لە هەندێک لە بەشەکان بە گروپ پرۆژە دەکەن و بەحث دەکەن دەکرێت پریزنتیشنێک سیمینارێک حاضر بکەن لە ڕێی ئۆنلاینەوە یان لە ڕێی تەزیلکردنەوە لە ڕێی ئەلکترۆنیەوە تەزیلی بکەن و بۆ لێژنەی هەڵسەنگاندنی بنێرن بەوەی لێژنەکەش هەڵسەنگاندنی بۆ بکات کەواتە ئەوەی چێتە هەر چوارچێوەی ئەو هەتا باسی ئەلکترۆنی و پاڵپشتیکارەوە هەتا باسی خوێندنی باڵا ماستەر و دکتۆراشمان کردو یەک لە فەقەرەکانەوەیە کە ئەویش بەردەوام بێ قوتابی ماستەر و دکتۆرامان هەیە سیمستەری تەواو کردووە چاوەڕێی نووسینی ماستەرەکەیەتی هەیە ماستەرەکەشی تەواو کردو چاوەڕێی ڕۆژی تاوتوێکردنی ماستەرەکەیتی ئەوانش ئەمانشتی تەواو کردیا خود تەواویەکە هەرچۆنێک بێ بەڵام چاوەڕێ ئاهەنگی دەرچوونەکەن بێگومان ئێستا خوێندکاران زۆربیان چاوەڕێ ئەو پرسیاران کە ئایا ئەم ساڵ چۆن مەراسیمەکانی یاخود ئاهەنگەکانی دەرچوون و هەموومان نەزانین کە خوێندکار لە دوا قۆناغدا چەندێک خۆی ئامادەکە و حەزی بەو ڕۆژێ ئەمە چی بەسەریە چارەنووسی ئەو ڕۆژە چۆنە بێت پێم وایە قوتابیان و خوێندکارانیش لەوە تێدەگەن کە وەزعەکە زۆر لەوە مەترسیدارترە کە ئاهەنگی دەرچوون بکەن ڕۆژانە دەبینن خۆشەویستانیان تووشی ڤایرۆسە دەبێت مردن هەیە لەبەرەوە پێم وانە داوای شتێکی وا بکەن کە ئاهەنگی دەرچوون لەم قۆناغە بکرێت دەکرێت ئەگەر بارودۆخەکە باشتر بوو بۆ ساڵی ئایندە بۆ مانجی 9 کە
ساڵی ئەکادیمی نوێ دەستی پێکرا ئەو کات ئاهەنجش کەواتە ئەوشیان بۆ قەرەبووەکەنەوە ئەگەر بارودۆخەکە ئاسایی بێتەوە لە هەر کاتێک دەکرێت بۆیان قەرەبوو. بەڵێ چونکە دکتۆر هەندێک بۆنە هەیە لە ژیانی مرۆڤ یەک جارە جا چەندێک دایک و باوکە یان خانەوادە هەیە چاوەڕێ ئەو ڕۆژن کە لەو ئاهەنگەیە بیان بینن کاتە بەو پێ بێت گەر قەرەبوویان بۆ بکەنەوە بە هەمان سیستەم و شێوەی کە پێش بۆ کەسانی تر بۆ ساڵەکانی تر قەرەبوو کراوەوە قەرەبوو دەکرێت و هەر بە ئاهەنگێکی گەورە کاتێک بارودۆخەکە ئاسایی بۆەوە ئەگەر کەتینە ناو ساڵی نوێی خوێن نیشکەلەیەکینەوە دەست پێ دەکات دەکرێت مەراسیمەکە بە ناوی لێ نەنین ئاهەنگ مەراسیمە ڕسمگرتنە ڕۆوی لە بەردەکان ئەو ڕسمە بۆ یادگاری دەمێنێ دەکرێت لە ساڵی نوێی خوێندنیش لە پاش یەکینۆش ئەگەر بارودۆخ ئاسایی بۆ ئەو مەراسیمەیان بۆ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر کاوە شێروانی سەرۆکی زانکۆی پۆلیتکنیکی هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ وەڵامدانەکەتان بەخێر هاتی. بەڵێ هەرچەندە ئێمە دوێنێ باسمان لەوە کرد کە لە وڵاتی ئەمریکا دەرچوانی دوا قۆناغی کۆلیژی پزیشکی بەبێ ئەوەی کە ئەو مەراسیمە بەڕێ بکەن تەنها بەس مەراسیمی سوێند خواردن بەڕێ دەکەن و دەچنە ناو پرۆسەی کارەی پزیشکیەوە بۆ ئەوەی کە ببنە دەستی یارمەتی بۆ ئەو دۆخەی کە ئێستا ئەمریکا ڕوبەڕووی بۆتەوە. ئینشاڵڵە لەلای ئەمە پێویست بەوە ناکات چونکە تیمەکانی تەندروستی پزیشکانمان سپاس بۆ خوا تەندروستیەکی تەندروستی هەمویان باشەوە بەو شێوەیە هیوادارین کە ئێمە کۆتایی هاتن بە پرۆسی خوێندنی ئەم ساڵ ئاهەنگەکانیان بەو شێوەیە کە باسی لێوەکرا بۆیان ئەنجام بدرێت و تێنەپەڕێت. بەڵێ بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕۆژی کەشوهۆی شارەکانی کوردستان ببینین. هیچ وڵاتێک گەرنتی ئەوەی نییە کە ژمارەی توشبوانی بە ڤایرۆسی کۆرۆنا زیاد نەکات. ئەگەر بێت و سەرجەم ڕێکارەکانی قەدەغی هاتوو چۆن نەگرێتە بەر بە تایبەت ئەو وڵاتانەی دانیشتوانێکی زۆریان هەیە و بەشێکی ئەو دانیشتوانەشی کەسانی بە ساڵاچوون کە بەرگری لەش
بە سروشتی لەگەڵ هەڵکشانی تەمەەن کەمەکاتەوە مە شتێکی ئاشکرایە ئەمەش درزی قۆستنەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بۆ هێرشکردنە سەر تەندروستی مرۆڤ لە شاری نینجی نفخۆرۆدی رووسیا تیمێکی خۆبەخش بۆ پاراستنی گیانی بە ساڵاچوان پێداویستیەکانی ئەم توێژەی کۆمەلگا جێبەجێکەن لە پێناو مانەوەیان لە ماڵ و تێکەڵ نەبوونیان بە خەڵک. لە زۆربەی وڵاتانی جیهان بەگشتی قەدەغەی هاتوچۆیە بەڵام ڕێگاکانی هەستی بەزەی و میهرەبانی لە هەر وڵاتێک و بە جۆرێک ترافیکە. دروستە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیە بۆ سەرگیانی مرۆڤایەتی بەڵام لە هەمان کاتیشدا زەنگێکی بە خەبەرهێنانەوەی هەستی هاوکاری و یارمەتی بەزەیی لە هەموواندا هێناوەتە دەنگ بۆ کەسانێک بە تایبەتی کە دەزانن کارێکیان لە دەست دێت و درێغی ناکەن. بۆ پارێزراوی گیانی هاوڵاتیانی ڕووسی بە تایبەتی کەسانی بە ساڵاچوو تیمێکی خۆبەخش لە دوای داواکاری حکوومەتی رووسیا وەک ئامۆژگاریەک بەمانەوەی کەسانی تەمەەن 60 ساڵ بەرەو سەرەوە لە ماڵەکانیان وای کرد. تیمێکی خۆبەخش لە شاری نێنجی نەفغۆرۆد لە ڕێگای ئیمێڵ و پەیوەندی تەلەفۆنی داواکاری و پێداویستیەکانی وەک خواردن و چارەسەر بۆ کەسانی بەساڵاچوو بگەێنە ماڵەکانیان. Чеки в пакете. Сумма получается... опасность вируса, поэтому я решила... بەڕاستی زۆر پێویستم بە یارمەتیدان بوو بە تایبەتی لەم دۆخە مەترسیدارە بۆیە بڕیارمدا لە ماڵ دەرنەچم و ڕووی هاوکاریم کردە تیمە خۆبەخشەکان بۆ بەردەستخستنی پێداویستیەکانم. زۆر سوپاسیان دەکەم بەڕاستی کە ئەو خەمەیان لە کۆڵ کردمەوە و ئێستا من هەر ئەوەندەم لەسرە کە پەیڕەوی ڕێنمایە تەندروستیەکان بکەم لە ماڵەوە و خۆم بپارێزم. لە هەر گۆشەیەکی جیهان کاتێک مرۆڤایەتی چرۆ دەکات سەختترین دۆخەکان دەبنە دیمەنێکی ناوازە و لە یاد نەچوو. لێرە خۆبەخشەکان بۆ پاراستنی گیانی خۆیشیان لە تیمی دووکەسی پێکدێن و پەیداکردنی پێداویستی مەبەست وەک چارەسەر و جەوا و دەرمان و خۆراک دەبێتە کاری سەرەکیان و دەرمانخانەکان و بەقاڵەکانیش دەبنە شوێنی پەیداکردنی ئەو داواکاریانەی لێیان کراوە. ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەمانەوێت هاژە زیاتر و زیاتر زانیاریمان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەست بکەوێت. چەند ئاستی زانیاریمان لە بەرامبەر بە کۆرۆنا بەرز ببێتەوە کە بزانین چۆن مامەڵی لەگەڵا بکەین ئەوەندە ئاسانتر دەبێتەوە مامەڵەکردن لەگەڵ ئەم ڤایرۆسە یاخود ڕوبەڕووبوونەوەی نەکار مامەڵەکردنش پێویستمان هەر مامەڵی لەگەڵا بکەینمانە هەر لی دوورکەوینەوە. ڤایرۆسی کۆرۆنا ماوەیەکی کەم لە ناولەشی ئەوانەی کە تووشی کۆرۆنا بوون و ئێستاش چاکبوونەتەوە ئەمێنێتەوە و بەپێی ئەنجامی توێژینەوەکان زانەکان و مامۆستانی زانکۆی پەکین کە باسی ڤایرۆسی کۆرۆناکەن ئەڵێن ڤایرۆسی کۆرۆنا لە لەشی کەسانی توش بوو بە کۆرۆنا دەمێنێتەوە لە کاتێکدا هیچ نیشانەیەکی ئەو ڤایرۆسی تیادا بەدی ناکرێت بەڵام ڤایرۆسەکە هەر ماوە. ئاماژە بۆ کراوە ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا دەبن دوای وەرگرتنی چارەسەری پزیشکیەکان کە چاکە بنەوە دەگەڕێنەوە ماڵەوە بەڵام بۆ ماوەی ڕۆژێک تا 8 ڕۆژ ڤایرۆسی کۆرۆنا لە جستیانە دەمێنێتەوە. بۆیە پێویستە کەسانی توش بوو بە کۆرۆنا دوای چاکبوونەوەش هەفتەیەک تا 2 هەفتە کەرەنتین بکرێن و لەژێر چاودێری دابن. زۆر جار ئەو کەسانەی بەتە بدەوانەی ئێرە کە توش بوون و باس دەواکرێت کە چاک بوونەتەوە بەڵام ئەوتا بەپێی ئەو توێژینەوە ڕوون کراوەتەوە کە هێشتا ڤایرۆسەکە لە لەشی ئەو کەسە لە ڕۆژێک هەتا 8 ڕۆژ ئەمێنێتەوە. واتە ئەگەر کاریگەری لەسەر کەسی توشبوش نەمێنێ بەڵام ئەگەری گواستنەوەی ئەبێت بۆ کەسانی دەوروبەری و ینی ئەو کاتە ڕێژەی توشبوون لە زیاد بوو نابێت و کەسانی دەوروبەریشی تووشی نەخۆشی کۆرۆنا. بەڵە سوپاس بۆ خۆش دەبینین کە ئێستا لە کوردستان ڕێژەی چاکبوون توشبوون چەندێک هەیە چاکبوون دوو ئەوەندەیە کە خەڵک چاکە بێتەوە ئەگەڕێتەوە ناو خێزانی خۆی بۆیە باز زۆر ئاگاداری ئەو خاڵە بین کە گەڕانەوە ناو خزم و کەس و کار و ماڵەوەیان خەڵگەونە سەردانی نەکات و
و لە 24 کات ژمێری ڕابردوشدا 16 کەس کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببوون ئێستا چاک بوونەتەوە ئەبێ ئەوانە زۆر ڕەچاوی ئەو خاڵە بکەن کە دەگەڕێنەوە بە شێوازی با هەفتەیەک قەیچێکا چیتە لە هەفتەیەکیشان لە ماڵەوە لە ژوورێکا با کەرەنتینە خواردنیان بۆ برێت زۆر بەرکەوتنی لەگەڵا بێت چکە ئەوان وەک باسی لێکرا هەڵگری ڤایرۆسەکەن و هێشتا ئەکرێ ببن بە ناقل و بیگوێزنەوە بۆ کەسێکی دیکە. ژمارەیەک هاوڵاتی لە بەریتانیا هەڵمەتێکی سووتاندنی تاوەرەکانی هێڵەکانی ئینتەرنێت و کۆمپانیەکانی پەیوەندیکردنیان دەست پێ کردووە کە بە بۆچوونی ئەوان تاوەرەکان ئەبنە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. کۆمپانیەکانیش ڕەتیەکەنەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی تاوەرەکانی تەکنەلۆجیا بگوازرێتەوە. دوای زیادبوونی ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە بەریتانیا ڕۆژ دوای ڕۆژ مەترسی بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا لە وڵاتە زیاد دەکات. ژمارەیەک هاوڵاتیش تاوەرەکانی هێڵەکانی ئینتەرنێت و کۆمپانیەکانی مۆبایل و پەیوەندیکردن بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەزانن. بۆیە لە هەفتەیەکدا دەیان تاوەری پەیوەندیان سووتاندووە. ئەوەش نیگەرانی کۆمپانیەکانی لێکەوتۆتەوە و داوا دەکەن ڕێگری لەو کارە بکرێت. لە ڕاگەیەندراوێکدا هەریەک لە کۆمپانیەکانی ئیئی، ئۆتو، تری و ڤۆدافۆن ڕانگەاند لە ماوەی هەفتەیەکدا ژمارەیەک تاوەری تەکنەلۆجیای 5G لە بەریتانیا لەلایەن چەند کەسێکەوە سووتێنراون. ئاماژە بەوەش دەکەن ئەوە بیردۆزی پلانجێڕیە و پێویستە بوەستێنرێت. لە ڕاگەیەندراوەکەدا کۆمپانیەکان ڕەتی دەکەنەوە هیچ بەڵگەیە هەبێت لە نێوان هۆکاری گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تاوەرەکانی تەکنەلۆجیا. ئەوە بە پروپاگەندە دەزانن و پێیان وایە ئەو کارە تەنیا زیان بە کۆمپانیاکان دەگەێنێت. هەروەها ئەو کەسانی پشت بەو خزمەتگوزاریانە دەبەستن. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەی ئەو چوار کۆمپانیایەدا هاتووە سووتاندنی تاوەرەکانیان سوکاتیکردنە بە خزمەتگوزاریەکانیان ڕاشیان گەیاندووە لە چەند ناوچەیەک سوکاتی بە ئەندازیاری تەکنەلۆجیا کراوە و ڕێگەیان پێنەدراوە چاکسازی و گۆڕانکاری لە هێڵەکان بکەن. لە کۆتاییدا کۆمپانیەکانی پەیوەندی و ئینتەرنێت کە لە هاوڵاتیان دەکەن هاوکار بن لە ڕێگریکردنی کەسانی پیلانجێر بۆ سووتاندنی تاوەرەکان. داواکاریشن کۆتایی بەو کارە بێنرێ و نەبێتە دیاردە. تا ئێستا چوار تاوەری کۆمپانیای ڤۆدافۆن و تاوەرێکی کۆمپانیای ئیئی کە هێشتا دەستی بە کارەکان نەکردبوو سووتێنران. لەلایەن خۆشیەوە بەرپرسی کاروباری ئیداری ئەلکترۆنی و ڕاگەاندنی بەریتانیا ڕایگەیاندووە پێویستە هەمووان بەیەکەوە ڕێگری لەو کارە بکەن و ڕێگە نەدەن بیردۆزی پلانجێڕی پەرەی پێ بدرێت چونکە دوجار هەمومان لەناو دەبات. دەژڵێت هیچ بەڵگەیەکمان نییە تاوەرەکان هۆکاری گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا بن. بەڵێ هاژە لەو ڕۆژۆی کە ناوی کۆرۆنا بۆمان ئاشنا بۆ ئەیناسین زۆر جا باسی بەراوردمان کردو لە توی کۆرۆنا بۆ ئەمە وای لێ هاتووە ئەو وڵات وای لێ هاتووە بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ کراوە بەم شێوەیە ڕوبەڕووی بۆتەوە. هەندێک وڵاتیشمان بۆ دەرکەوت کە ئاستی زانیاریان زانستیان چەندێکە و چۆن ڕوبەڕووی ئەم ڤایرۆسا بنەوە. و زۆر وڵات هەبوون کە زۆر بە پێشکەوتوی مە تێگەیشت بوون و پێشکەوتوشن بەڵام ڕێکارەکانیان نەگرتە بەر یان زۆر کاری سیر و سەمەریان نەکرد. بەڵام کۆبا یەکێکە لە وڵاتانەی کە بە پرۆگرامی ڕاهێنانی پزیشکی کە لە جیهاندا بەناوبانگە زیاتر لە 30,000 پزیشکی لە وڵاتان ڕاهێنان پێدەکرێت ساڵانە کە لەوەتەی ڤایرۆسی کۆرۆناش لە ئەوروپا بڵاو بۆتەوە بە تیمە پزیشکەکانی خۆی بۆ چەند وڵاتێکی وەکو ئیتالیا، ڤەنزوێلا، نیکاراگوا، گریندام و سورینام و جامایکا و بیلز کە ئەمانەت کۆمەڵی وڵاتن کە هێزی مرۆیی لە ڕووی ناردنی پزیشک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕەوانەی ئەو وڵاتانە دەکات کۆبا کە هەرچەندە ئابووری کۆبا هاژە بۆ ماوەی زیاتر لە 50 ساڵ ئەبێت کە سزاکانی ئەمریکای بەسەرەوە دەناڵێنێت بەڵام ناردنی پێداویستە تەندروستیەکانی کۆبا بۆ وڵاتان بۆتە یەکێک لە چۆنەڵێت ڕاگرەکانی ئابووری ئەو وڵاتە و ئەوەش ڕەوانەکردنی ئەمریکا وێنانێکی ئێستا دەبینین ڕەوانەکردنی 39 پزیشکە کە لە ژێر بەرزکردنەوەی ئاڵا و مارشی نیشتیمانی وڵاتەکەیانە کە ئامادە بوونە بۆ ڕوبەڕووبوونەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکێک لەو وڵاتانە ئەڕۆن کە ئەندۆرای ناوە کە دووهەمین وڵاتە لە ئەوروپا دوای ئیتالیا کە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیانی تووشی کۆرۆنا بوونە لە ئەندۆرە. بەڵێ خۆسێ ئۆرتێز بەڕێوەبەری ڕێکخراوی یونیسێف ڕایگەێنێت هوەری بەڕێوەبردن لە کووبا بێوێنەیە. باسی لەوە کردووە کە هوەری بەڕێوەبردن زۆر بێوێنەیە. بەڵگەی ئەو قسەیەم ئەوەیە کە
لە مانگێکدا ملیۆنێک منداڵ لە جیهان بەهۆی هەژاری و برسێتی گیانیان لە دەست دەدەن بەڵام هیچ منداڵێکی کوبی تێدا نیە دەژڵێت لە جیهان 250 ملیۆن منداڵی تەمەن خوار 13 ساڵ لە پێناو مانەوەیان لە ژیان کارەکەن بەڵام هیچ منداڵێکی کوبی تێدا نیە و ئاماژش بۆە کە 10,000 منداڵ لە سەرتاسەری جیهان ڕوبەڕووی بازرگانیکردن و فرۆشتنە بنەوە بەڵام دیسان هیچ مناڵێکی کوبی ڕوبەڕووی ئەو دیاردەیە نابێتەوە ئەوەش ئەو بەرپرسە یونیسف جەخت دەکاتەوە لە ڕۆژێکدا 25,000 منداڵ بە نەخۆشی مەلاریا و سکچون و هەوکردنی سیەکان دەمرن بەڵام لەوەشدا منداڵێکی کوبی تێدا نیە. بەڵێ ئەمیش وڵاتەکەی چێگێڤارایە کە بەو شێوەیە هێزی مرۆیی بۆ وڵاتانێک دەکات کە پێویستیان بە تیمی تەندروستیە پێویستیان بە پزیشکە بەم شێوەیە وەگوتم هەندێک وڵاتەن لە کاتێکە کۆرۆنا هات دەرکەوت کە چۆن ئەتوانن یارمەتی وڵاتانی دیکە بدەن. لەگەڵەوەی حکوومەتی تورکیا ڕێکارەکانی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا تونتر کردووە بەڵام مختاری شارۆچکەی مانیسیا بۆ ئەوەی هاوڵاتیان لە کاتی مانەوەیان لە ماڵەوە و کەرنتین بێزار و بێتاقەت نەبن بە ئامێرێکی میوزیک و گۆرانیەوە هەم داوا دوای کەشێکی خۆش بۆ هاوڵاتیان دروست دەکا هەم لەو ڕێگەیەوە داوایان لێ کات لە ماڵیشەوە بمێننەوە. Dinle beni ey ahali gel 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 evde kal evde kal mezar yok. هۆزان ئۆسمان فەریادی بناوێدن ئۆسمان ئەرتەن دە هەمان دەمێدا لە تورکیە لە باژارێ مانیسایê مختارê taxêye. Divan rojên koronayê de ew jî bi saz û awazên xwe tevlî kempîna li malê bimînin dibe. Li taxa Akpınarê 8,000 kes dijîn bi biryara hikûmetê derketina derveya kesên ser 65 salan û jêr 20 salan hatiye qedeğekirin. Muxtar dibêje ew li aliyekî bang li welatiyan dike ku dernekevin derve û ji aliyekî din jî dixwaze henaseyekê bide welatiyan ku li malê bêzar bûne. Bu virüs denilen nahliyatı Em ev vayrosa nalet bi hevkarî û hevgirtina hemû welatiyan li welatê xwe tune bikin. Ez jî ji bo vê ciwan û pîrên taxê agahdar dikim. Bi straneke taybet û stranên gelerî mînê konsertek pêşkeş dikim. Spasiya şêniyên taxê dikim ku pabendbûn mini baş bir e. konser de olsa türkümle beraber mezar yok ölüm pahalı gel evde kal evde kal gel. Muxtar Aşık Osman Feryadî stranek taybet bi pabendbûna biryarê derxist ku dibêje gornîne mirin buhaye were li malê bimîne dibêje di bek û mana li malê bo hin kesan azar be lê ji tendurustiya mirovan girîngtir nîne bi awazên xwe dibêje bêhna xwe fireh bikin. Sağ olsun ufak bir şey olmasına rağmen herkes pencerelere döküldü. Xwedê ji wan razî be gelek kes bi çepekan derketin pencereyê û bejdar bûn. Pê kêfxweş bûn. Kesên agahiya wan nebû jî bi vê agahdar bûn. Ji xwe hunermend çav û guhê xelkê ye. Divê em xelkê agahdar bikin, nabe em her tiştek ji dewletê bixwazin. Divê hunermend û hozan jî bi saz û awazên xwe xelkê hişyar bikin. Vatandaş da, sanatçı arkadaşlar, halk ozanlı arkadaşlarımız da. Ben de bir aşığım reyhanadım, sorun çiçeklere azmin Allah. Hozan Feryadî meqamê stranê xwe ji straneke navdara Zazakî Selîm û wergirtiye. Hozan digel vê stranê bi stranên gelerî jî bala xelkê dikişîne. Ji nûmerên bi temen beşdarî ahinga wî dibin û dîmerên xweş derdikevin meydanê. باڵێ لە چیا بەرزەکانی ئەرزجا لە باکووری کوردستان ژمارەیەکی زۆر ئاژەڵی کێوی هەن یەکێک لەو ئاژەڵانەش بزنە کێویە کە ئێستا بەهۆی قەدەغی هاتوچۆ ئەو ئاژەڵانە لە ماڵ و گوندەکان نزیکە بنەوە وردەوردە دێنە ناو خەڵکەوە هاوڵاتیانیش وێنەیان لەگەڵ دەگرن
هەموو ئاژەڵانش لە ژێر چاودێریدان و لە ڕێگەی فلایکامەوە وێنیان گیراوە. کاتێکیش ئەو ئاژەڵانە گویان لە دەنی ئامێری وێنەگرتنەکە بێت دەترسن و ڕاکەن با بەیەکەوە کەمێک لە دیمەنی ئەو ئاژەڵە کێویانە ببینین. سۆفان لەبەر هەبوونی دڵنیایی یاخود ئارامی ناوچەکە وای کردووە کە ئەو ئاژەڵە کێویانە زیاتر بێنە ناو شارەکان و نزیک بنەوە و لەو سروشتە بەرزەی خۆیان بێنە خوارەوە هەروەک چۆن لە شارۆچکەیەکی شاخاوی لە بەریتانیاش لە ماوەی ڕابردووە پیشانمانان کە لە ماوەی ڕابردووە هاتنە ناو شارەکە و کە هاوڵاتیان هەمویان لە ماڵەکە بوون بەڵام ئەو بزنە کێویانە کە ماوەیەکی زۆر بوو نەبینرابوون و دەگمەنیشن هاتنە ناو شارەکە و لە ناو باخ و باخچی ماڵەکانە پیاسانە کردووە گەڕان. باڵێ هەڵماندا بەم دیمەنە جوانانە ئەمڕۆ کۆتا بابەت بێت کە لەگەڵ ئێوەیە بین بە بینینی ئەو بزنە کێویانە کە هەن و هیواداریشین کە ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 ئێمە باس لە ڕێژەی چاکبوونی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا بکەین و ژمارەکان بەرەو سفر بڕوات کە توشبووەکان بەرەو سفر بڕوات و ببیستین کە یان لە لای ئێمەوە گوێتان لەبێت کە پێتان بڵین ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ کۆتایی پێدێت و کەمتر و کەمترەبێت و ئەمڕۆژ پرۆگراممان پێشکەشکردن ئەو کاتژمێرە لەگەڵمان بوون سوپاستان دەکەین کە بەردەوام بوون لەگەڵمانە. هەر شاد بن.